من باشم سپاس بۆ هەرباشبی سەڵام ئەگەر بکرێ بە کورتی پێمان بڵێ ئێستا دۆخی ڕۆژنامەگەری لە جیهان بەگشتی و عێراق و هەرێمی کوردستان دواترینە سەر کەرکووک چۆنە بیر؟ دەست خۆش سپاس بۆم دەرفەتە دۆخی هەر بۆ خۆی میدیا و ڕۆژنامەگەری لە جیهاندا بەرەو قۆناغێکی زۆر باش ڕۆشتووە لە ڕووی ژێرخانەوە باسەکەین لە ڕووی تەکنیکەوە باسەکەین دۆخی ڕۆژنامەگەری لە دنیاە تەلەڤیزۆن و سایت و پەیج و ڕۆژنامە قۆناغێکی زۆر باشی بڕیوە لە ڕووی ژێرخان و سەرخان و بەڕێوەبردننی ئەم دەستگا میدیایانەیە بەڵام دۆخی ئازادی ڕۆژنامەگەری کە ئێمە بابەتەکەمانەوە ڕۆژ ساڵیادی ئازادی ڕۆژنامەگەری لە دنیادا دۆخی ڕۆژنامەگەری لە دنیادا لە دۆخیشی خراپدایە لە ڕووی ئازادیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خراپتر لە ناوچەکە ئێمە زۆر خراپتر ئەگەر لە جیهاندا باسکەین لە ماوەی جەنگی غەزەدا 145 ڕۆژنامەنووس کوژراون ئەم ئامارە زۆر مەترسیدارە بواتە ڕۆژنامەنووس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وەتانی عەرەبیە سەلامەت نییە ئەمە لە ڕووی جیهانی جەنگی ڕووسیا و ئوکرایناش بەزڵەبەت بە هەمان شێوە ئامارە و داتای وردم لەسەر ئەوە پێ نییە بەڵام ئەمەی غەزەم و کنومنە هێناوەتەوە هەموو جیهان هەمیشە لە جەنگدا ڕۆژنامەنووس قوربانی یەکەمە ئەمە لە ڕووی جیهانیەوە باز دەکەن ئەگەر لە ڕووی ڕۆژهەڵاتی ینی لە عێراق و ئەم ناوچێژ باز بکەین زۆرترین مەترسی لەسەر ژیانی ڕۆژنامەنووسە ئەمە ئەبێ وردیکەینەوە تەصنیفیکەینەوە چۆن کێن ئەمانەی پێشێکاریان بەرامبەر دەکرێت و پێشێکارەکان جۆرەکانیان چین لە عێراقدا بەپێی ئەو ئامارەی کە لە بەردەستی منجایە کە ڕێکخراوی داکوچا لە مافی ڕۆژنامەنووسانی عێراقی ئەمڕۆ وەرم گرتووە کە خۆم کاری تیاکەم لە عێراقدا بەغداد پارێزگای بەغداد زۆرترین پێشێکاری تیا دژی ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە کە 66 پێشێکاری لە دوای بەغدادی پایتەخت کە حکوومەت و پەرلەمان و زۆرترین میدیای لەوێ هەیە هەولێر دێت پارێزگای هەولێر 64 پێشێکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان دواتر بەسڕە دواتر کەرکووک هەمیشە کەرکووک سێهەم و چوارەمە لە ئاستی زۆرترین پێشێکاری کرابێ پێشێکاریەکان جۆریان زۆرە دەستگیرکردنە تیرۆرکردنە هەڕەشەکردنە بەڵام ئەو میکانیزمەی کە زۆرترینە ڕێگریکردنە لە کاری ڕۆژانە و پیشەیی و کاری مەیدانی ڕۆژنامەنووس باشە ئەی لە کوردستانە چۆنەی بینی دۆخی ڕۆژنامەنووسان لە کوردستانە چۆنە لە کوردستانشە ئەبێ وردیکەینەوە ناتوانین بە تعمیم پێشووتر ڕۆژنامەنووسانی بادینان کە تاوەکو ئێستا لە زیندانان لێخۆشببوونیشیان بۆ دەرچوە بەڵام هەر ئازاد نەکراوە دۆخی ڕۆژنامەگەری و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ئەبێت تەصنیفیکەین چۆنە بۆ نمونە ئەو میدیانی کە نزیکن لە دەسەڵاتەوە کەمترین پێشێکاریان بەرامبەر دەکرێت بۆ نمونە و میدیانەشی کە لە هەولێردا بە زمانی معارەزە و نەقد و ڕەخنە کارەکەن زۆرترین پێشێکاریان بەرامبەر دەکرێت نمونونەکان زۆرن بەڕێزت نمونی بادینانی ڕۆژنامەنووسانی ئەو ناوچێت هێنایەوە کە چەند ڕۆژنامەنووسێکن و ئەم کەیسانە ڕۆژ بە ڕۆژ لە بەرچاوی هەمووانجا بە سیاسیە کرێ و ئینتیقامی شەخصی ئەبینرێت هەموو ڕێکخراوەکانی جیهان هاتنە سەرخات چالاکوانان و ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بە مافی ڕۆژنامەنووسان بە هەمان شێوە وەڵامە بینین ئەم کەیسانە یەکلایی ناکرێنەوە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووساندا بۆیە ئەو ڕۆژنامەنووسانی کە بە زمانی ڕەخنە و نەقد کار دەکەن لەو ناوچەی کە لە دەسەڵاتی ئەودانیە زۆرترین پێشێکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ناکرێت ئەوانەشی لەگەڵ دەسەڵاتە و حکوومەت و لەگەڵ فەرمانڕەوای ئەو ناوچەیان بێگومان کەمترین پێشێکاری بەرامبەر ئەوانەکرێت زیاترین ئەو پێشێکاریانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ئەکرێ یعنی هۆکارەکەی چییە دیارترین کەیس یاخود دەستبردن بۆ چ کەیسێک کە لێرەیە لە عێراق و هەرێمی کوردستانە کە ڕۆژنامەنووس دەستی بۆ بابێتە کێشە و وای لێ کاکە گرفتی بۆ دروست بێت چییە ئەو کەیسانە دوو ئەحداسن هەمیشە زۆرترین پێشێکاری تیا ئەنجامەدرێت بابەتی خۆپشاندان ئەو لەو خۆپشاندانەی کە لە هەولێردا لە ماوەی ڕابردووە ئەنجام دراون زۆرترین پێشێکاری بەرامبەر ڕۆژنامەنووس لەوێ تۆمارکراون واتە لە ئەحداسە گەرمەکان لە خۆپشاندان ناڕزایەتی مانگرتن لەوێ زۆرترین ڕۆژنامەنووس بێتە قوربانی ئەمە بابەتی یەکەم بابەتی دووهەم ئەوەی کە زۆر فۆکسی دەسەڵاتی لەسرە کە هێڵی سوورە نابێ ڕۆژنامەنووس دەستی بۆ بەری بابەتی پرسی گەندەڵی و
پرسی هەندێک قەزایە هەیە کە دەسەڵات لە بەرژەوەندیان نییە بابەتی نەوتە بابەتی دارایی هەندێک لەو کەیسە گرنگانە کە بۆ خۆی بابەتی و پرسی خەڵکە و هەمیشە خەڵک پرسیاری هەیە ڕۆژنامەنووس دەیەوێت وەڵامی پرسیارەکان وەرگێت لە تووشە و پێشرکاریە بێتەوە کە دەسەڵات هەموو جونگەکانی بەڕووی ئەو ڕۆژنامەنووسەدا داخستووە کە دەیەوێت زانیاری دەربارەی بابەتێک وەرگێ کە حکوومەت بخۆی بە شاراوی هێشتێتەوە و زۆرترین پرسیاری لای خەڵک دروست کردووە. باشە دیاریترین یاخود دیارترین ئەو پێشەلکاریانی بەرامبەر ڕۆژنامەنووسان لە کەرکووکە ئەکریا خود ئەو ڕێگریانە چین کە لە کەرکووکایەتە پێش ئێوە لە کاتی ڕاپەراندنی کاری ڕۆژانەی خۆتانە وەکو ڕۆژنامەنووسک. ئەگەر باسی ئازادی ڕۆژنامەگەری لە کەرکووکدا بکەین ئەبێت دوو قۆناغمانەیە، قۆناغی پێش ڕووداوەکانی ئۆکتۆبەر و ریفراندۆم، قۆناغی دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری ساڵی 2017 کە ئەوەی پێش ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 ئامارەکان دیار بوون، پێشرکاری هەبوو، ئامار هەبوون، بەڵام ئێستا 6 مانگی دوای ئۆکتۆبەر بەراورد بە 10 ساڵی پێش ئۆکتۆبەری 2017 دەیان سەدان پێشێرکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری ساڵی 2017 ئەنجام براون، بەڵام لێرەش ئەبێت تەصنیف بکەین چێنەوانی کە پێشەکاریان بەرامبەرەوە کەم دەستگان لە کەرکووکدا هەموو دەستگا میدیایەکان بەبێ جیاوازی بەڕێزمانی ڕەخنە لەم دەسەڵاتە کارەکەن. هیچ میدیایشی کوردی نییە لەگەڵ ئەم دەسەڵاتەیە بێ بۆیە هەمووی بە یەک چاوسێ دەکرێت. زۆرترین پێشەکاری بەرامبەر میدیاکاری کووردە لە کەرکووک، لە دوای ئەوەش ئەو میدیانن کە عەرەبین یا تورکمانین بە زمانی ڕەخنە دیژە ئەم دەسەڵاتە کارەکەن. ئەمیش بۆ خۆی قوربانیی کەیە، بەڵام ئەمان کەمترین ڕێژەکەیان بەراورد بۆ هەموو ڕۆژنامەنووس و میدیا و دەستگا میدیا کوردیانی کە لە کەرکووکدا هەن. زۆرترین پێشرکاری میکانیزمیان شێواز و جۆری پێشرکاری کرابێت ڕێگریکردنە. بۆ نمونە ئەمەی کە ئێستا ئەیڵێم هەموو ڕۆژنامەنووسانی کەرکووک بەدەستێوە ناڵێنین، ئەوش ئەوەیە لە دووبست، لە سەرگەڕان، لە داقووق، لە لەیلان هەموو ئەمانە هاتوون فێڵێکی سەربازیان دۆزیوەتەوە. ئەڵێت دیتە و ناوچانە ئەبێ نووسراوی ژووری ئۆپراسیۆنەکانی عێراقان بۆ بێنیت بۆی بتوانیت لەوێ وێنە بگری و راپۆرتی خۆت بکەیت لە کاتێکدا بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران و ئۆپراسیۆنەکانی عێراق بە فەرمی نووسراوی ڕسمی بۆ ڕۆژنامەنووس هەڵگیراوە و نەماوە. بەڵام کاتێک ڕوبەڕووی ئەم هێزە ئەمنیە ئەبیتەوە دەبینیت داوات لێکات. ئەمە بیانیوکە بۆی کە ڕێگری لێ بکە کاری ڕۆژنامەنووسی بکەیت و ئەو هێزانشی کە زۆرترین پێشەکاری بەرامبەر ڕۆژنامەنووس دەکەن بە پلەی یەکەم پۆلیسی فیدرالی و بەدەمە بە دۆدەچوونمان بۆ کردووە، فڕقەی پێنجی پۆلیسی فیدرالی، فڕقەی سێی پۆلیسی فیدرالی، دواتر سوپای عێراق و هەندێک هێزی حەشدی شعبی دێت. لە کۆتاییدا پۆلیسی خۆجێیە کە یەکێکە لەو هێزامیانی کە کەمترین پێشرکاری بەرامبەر ڕۆژنامەنووسەکە لە کەرکووک. باشە کاک وەژینیانی، نازانیەوە ئەندامی سندیکا ڕۆژنامەنووسانی عێراقن، هیچ کاتێک سندیکا لەسەر مافەکانی ئێوە یاخود لەسەر ئەو دەست درێژیانە هاتووەتە سەرخەت، ینی کاری سندیکا چییە بۆ ئەوی بەرگری لە مافەکانتان بکات؟ من تاکو ئێستا لە هیچ لایەک ئەنجام نیم، هەرچەندە مامەڵەم تەقدیم کردو بۆ ئەوەی کە لە عێراقدا ئەندام بم، بەڵام حقیقەتێکەیە ئێمە وەکو کۆمەڵیدا کوچکە لە مافی ڕۆژنامەنووسانی عێراق هەمیشە ساڵانە ئامار و داتای پێشرکاری بڵاوەکەینەوە. ئەمڕۆ لە مانگی پێنجی ساڵی پارەوە بۆ ئێستا 333 پێشرکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە عمومی عێراق کراوە. کەرکووکش چوارەمەوە ئاماژەم بۆ کرد، بەڵام ساڵانە توش یەک بابەتە بین کە زۆر سەیرە لە ئیشی نقابەی سەحەفی ناچێت کە ئیشی ئەرکی دیفاعکردن لە ڕۆژنامەنووس هەمیشە بەیاننامە دەرەکەن، ئەڵێن ئەوایی کە ئەوان ئەوامارنە بڵاوکەن و ڕاست نییە. ئیداری کەرکووک ئەمەندە پێشەکاری بەرامبەر ڕۆژنامەنووس نەکردوواتە سندیکان نەک نەبووتە پارێزەری ڕۆژنامەنووس و داکوچیکار و دیفاعکە لە ڕۆژنامەنووس، بگرە دژی ئەو ئامەر و داتانەشە کە لەسەر پێشەکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ڕاگەیەنرێت. بێگومان ئەمە باسی عێراقەکەین، باسی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانش بکەین. بەهۆی بێپارەیەوە ئەسڵەن لقیان نەماوە، بارگای لقیان نەماوە، واتە ئێستا نەماوە لە کەرکووکە بتەوێت بچتە لقی کەرکووک، ئەبێت لە کافەیەک چاخانەیەک لە شوێنێکە ئەندامی لقەکان ببینی بۆی مامەڵەیەک یا ئیشێکت پێیان بێگەن ناوەکو بارەگە لەبەر ئەوەی کرێی مانگانیان پێنەدرا. ئێستا لقی کەرکووکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بارەگای نییە. باشە کاک وەژینیانی، بابگەڕێنەوە سەر سندیکای ڕۆژنامەنووسانی عێراق، هۆکاری چییە کە ئەڵەی هاوکار نین یاخود داکۆچی لە مافەکانی ڕۆژنامەنووسان ناکەن لەبەرەوەی کە بەشێک لە ڕۆژنامەنووسان سەر بە سندیکانین یاخود هۆکارێکی تر هەیە؟
بابەتەکە زۆر ڕوون واشکرایە هەموو ئەوانەی کە لەقەکە بەڕێوە بن هەموو ئەوانەی کە ئەرچیان بەڕێوەبردننی ئەم سندیکایەیە خۆیان بەشکن لە ئیداری ئەم شارە خۆیان بەشکن لە ئیداری پارێزگا ئەوان پژگیری ئەم ئیدارەیەکەن واتە ئەگەر هەر ئامار و داتایەک لەسەر زۆر پێشێرکاری بڵاو بێتەوە لەسەر ئەو بڵاو بێتەوە کە ئەم ئیدارەیە بەرامبەر ڕۆژنامەنووس ئەمەنە پێشێرکاری کردووە بۆ ئەوان نابێت چکە ئەسڵان ئەوان بەشکن لەوەی کە ئیداری ئەم شار ئەوانی دروست کردو دایناوە لەبەر هەندێک تموح و پارە و هەندێشتش ئەویان لێگەڕەوە بەبەتی چکە بەڵام ئەوەی کەماوە ئەوەیە کە ئەمان نایانەوێت دڵی ئیداری کردکوو لە خۆیان بڕەنجێنن هەموو کات کە ئێمە بەیاننامەمان بڵاو کردوەوە لەسەر ئامارەکان هەچەند ئێستا باسی ئامارەکان شت بووەکەم کە چۆن ئەمان بەیاننامیان دەرکردووە ئەنجا بابەتی ئامار دقیق نییە هیچ کات لە هیچ شوێنێکە ئەمڕۆ لە هەر لە ئەکاونتەکەی خۆمە بڵاوم کردەوە کە ئەوەندە پێشێرکاری کراوە لینکێکەوە چتەنە ئەوەی کە خۆت ببینی لەو پێشێرکاریانە بەشێک لە خەڵکەوت من پێشێکاریم بەرامبەر کراوە بەڵام لەو ئامارەیە نیم ئێمە ڕەنگە کەمتر خەبی لەوەی کە ناتوانین هەموو ئامارەکان بە وردی تۆمار بکەین هەندێک پێشێرکاری هەیە ناگا بە ئێمە هەندێک کەس هەیە نایوێ ڕای بگەێنێت هەندێک کەس پێشێرکاری و ڕێگری لێ ئەکرێت نایەوێت بچێتە نێو ئاماری گشتی پێشێرکاریەکانەوە بەشێکی بۆ ئەوەیە دواتر بە سوڵحی ئاشایری و چوزانم ڕێککەوتن و دوو مەسئولەکەدانا لەگەڵ ڕۆژنامەنووسەکەی پێک دێن و نایانەوێت بێتە ماڵ بەسەریەوە پێشێرکارەکە بابەتی دووهەمەوەیە کە ئەو ڕۆژنامەنووسانە ئامار و داتەکانیان ناگا بە ئێمەی پێشێرکاری ئەوانن کە لەگەڵ ئەم دەسەڵاتیان واتە ڕۆژنامەنووسی کورد نین ڕۆژنامەنووسی نەتەوەکانی تر کە لەگەڵ ئەم دەسەڵاتیان بەزەبەت نایانەوێت ئەم پەڵەڕەشەی بەسەر ئیداریم شارەوە هەیە بۆ ئەوەی کە زۆرترین پێشەکاری بەرامبە ڕۆژنامەنووسەکات ڕابگەێنرێ ئاشکرا بکرێت ئەمە وای کردووە کە ئامارەکان زۆر لەوە زیاترن کە ڕاگەێنرێ ئی سنتەری میترۆ ئی سندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی ئی کوردستان ئی هەتا ڕێکخراوەکانی داپوشە لە مەرفی ڕۆژنامەنووسان ئامارەکان ڕەنگە 150 ڕاو ڕاستیانە نەبن کە واقعێک لێرە ئەڕوا چییە کە ئێمە ئەیبینین چییە ڕۆژانە هەرێک لە ئێمە پامێرەکانتان ڕۆژانە ئێمە پێکەوین ڕۆژانە دەیان پێشێرکاری ڕێگری لە ڕۆژنامەنووسانە کرێت ڕەنگە خۆت هەنجار ئەمە ڕێگرەکان زۆرن تااقەتت ناچێت تااقەتەوەت نابێت تۆماریکەی بۆ ئەگەر بە دقیقی هەموو ئەمانە تۆمارکەین زۆر ڕێژەکە لەوە زیاترەکە ئێستا ڕاگەێنراوە پرسێکی گرنگە تو ڕۆژانانی ئەوەی لە ماوەی ڕابردووە بینیمان زۆرترین پێشێرکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی دەستگا کوردیەکان بوون دەستگای ڕاگەاندنە کوردیەکان باشە لە کاتی ڕووماڵکردنی بنمونە چێشەی جووتیارانە هیچ دەستگایەکی تری علامی عەرەبی یاخود جیهانی لەوێ بووە یاخود بەس ڕێگری لە کورد دەکرێت و بەس کورد تەختی ئەو بابەت و ڕووداوە ناکات دەستخۆش بابەتێکی دروژان بۆی من بە دقیقی پێت بڵم من و دەیان ڕۆژنامەنووسی تر دوو کەیسم لە محکەمەیە دوو جا لەسەر پەڵکانە و سەرگەڕان من دەستگیر کراوم خەڵکی و ناوچێزانن تەمەن زۆر هاوکارمان بوون زۆر پاڵپشتمان بوون جوتیارانی و ناوچێ بەڵام ئەمە حقیقەتە کە سوپای عێراق ڕێگر بوو لەبەی کە ئێمە بچین ڕووماڵکەین دوو کەیسم لە محکەمە تاکو ئێستا هێشتا هەنیش یەکلایی نەبووەتەوە کەیسی ڕۆژنامەنووسانی تریش بە هەمان شێوە هاوکار و هاوڕێی خۆمانن من یەک قسەیەکی سەرۆک هۆزی شمەرە بۆتە ژێڕمەوە کە بۆ خۆی عەرەبی هاوردێ و سەرۆشی ئەو هۆزێ لە پەڵکانە کە ماڵی کوردداژی دەکات بە سوودفەیەکمان بینی وتی بۆ نایان دەنگ ئێمە بگەێنن وتی ئێمە ڕۆژنامەنووسی کوردین و ئەرکیشی نەتەوەی و ئەخلاقیمان لە پێشە جیاوازیمان هەیە من لەگەڵ تۆ جیاوازیمان هەیە لە ئایدیا لە تەنزیمی حەزبی لە فکر لە شێوازی گواستنەوەی هەواڵ بەڵام لە قەزەیە کە ناوی قەزەی نەتەوەیەتیە ئێمە یەکدەستین کەرکووک و گەلی کوردستان و کێنێن و ئێنارتی و ڕوودا و هەر هەمووان پێکەوە لەبەر لەوش ناوچانە پێکەوەین تەسەوەر بکە من هاوکاری یەکترین تەلەفۆنەکان تەلەفۆنم بۆ کاڵی ئاگدار بە و بازگەیە وان نەزانێت تۆ ڕۆژنامەنووسی من بەوەڵێم ئاگدار بە لەوێ شتێکەیە لەوێ جوڵەیەکەی ئەم تەعاونە بۆ چییە لەبەرەوە کەیسێکە تێ ناوی کەیسی نەتەوەیەکە علی حەواز کە وەک گوتم سەرۆکهۆزی شمەرەوتی ڕوبعی ئەوانەی ئەوەی کە میدیا لە پشتی جوتیارانی کوردەوەن ڕوبعی ئەوە لە پشتی ئێمە بوونایە ئێستا دۆخی ئەم ناوچێ بۆ شێوازە نابوو ئێستا پەڵکانە و بەشێ لە گوندەکان لەژێر دەسەڵات و لەژێر هەژمونی ئێمەیە بوو بەڵام میدیا کەم تەرخەم بوو هەمان ئەو پرسیاری چۆن لێکردوتم ئەی میدیا عەرەبیەکان بۆ نایان بەدەم داوای ئێوە ئەگەر ئێوە مەزلومن و
عربی هاوردنین و کورد غەدرتان لێکە بەڵێ. ئەی میدیاتان هەیە بە هەمان شێوتی میدیای عربیش بەلای ئێمە نایە بابەتێکی زۆر گرنگە قەزەی نەتەوایەتی هەیە لەم شارە باوەڕ بکە ئەم قەزەی نەتەوایەتی هەموو ڕۆژنامەنووسانی کۆ کردوێتەوە هەمووی متەفقە بابەتێ تایبەت بێ بە کورد ئەوە ناخوێنرێتەوە مەسەر بەچی پارتێکی سیاسی کوردیە ئەوە خوێنێتە هەموو میدیاکان بە یەک دەست پێکەوە کارەکەین بۆ ئەم قۆناغا بووە شایەتێکی شەیە حەزمە کرد جوتیاران خۆیان ئەمە بڵێن بەڵام من ئەمەد بۆ گوازمۆ لە زاری ئەوانەوە گوێبیستی بووم بۆی بینەرش ئەمە بزانێ باوەڕ بکە زۆر جار خەڵکی مەزلوم و خەڵکی ستەم لێکراو هەبوو لەم شارە دۆ ڕووداوەکانی ئۆکتۆبەرەوە و چۆتی چاکە هەناسە بۆ ئێمە هەبوو بێ میدیایە کە توانیمانە قسەی یا بکەین دەنگمانی پێ بگەێنین و دۆخی ئەو ناوچانەش کە تعریبیتیایە میدیا ڕایگرتووە زۆر باشە بەڕێز وەژین جۆڵا ڕۆژنامەنووس زۆر سپاس کە لەگەڵمانە بوو سپاس بۆ دەرفەتە